بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2023 و 24 و 25 گەشتۆتە پەرلەمانی عێراق وا بڕیارە ئەم چوارشەممەی ئەم هەفتەیە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت بەپێی ئامارەکان بێت پشکێرێم لە پرۆژە یاسای گشتی بودجێ عێراق بۆ ساڵی 2023 زیاترە لە 16 تریلیۆن لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین خوێنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای بودجە چۆنەوە ئایا دەسەڵاتەکانی پەرلەمان لە پرۆژە یاسای بودجەداچین چەندی پێرەچێت تاوەکو پەسەند دەکرێت و دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە وەردەکاری پشکی هەرێم چۆنەوە گفتوگۆکانی هەرێم و بەغداش لەسەر موچە و نەوت و ئەوانە بەکوێ گەشتون لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی وریکاری پێشوو وەزارەتی دارایی عێراق باز لەم پرسانە دەکەین کاک دکتۆر سوپاسیان بەدەبوونت دەکەین ئەگەر سەرەتا لە پرۆژە یاسای بودجە دەست پێ بکەین کە ئێستا گەشتۆتە پەرلەمانی عێراق کۆی گشتی بودجەکە بە چەند خەمرێنراوە و چوارشەمەش کە پەرلەمان خوێنەوەی یەکەمی بۆ دەکات خوێنەوەی یەکەم چۆنە؟ سپاس کاک حەکیم سەڵاو و ڕێزم بۆ جەناب تلۆبینەرانی خۆشەویستی کەناڵی پەیام بە حەقات بودجەی ساڵی 2023 کاتێک کە ئامادەکرا بەداخەوە زۆر بە شێوەیەکی سڕی ئامادەکرا و جانبی سیاسی زاڵ بوو لەسەر جانبی فەنی لۆیە ئەوەی کە ئاگای تەنها لە بودجە بوو خودی وەزیری دارایی و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و یەک دوو ڕاوێژکار لە ئەنجومەنی وەزیران کەسی تر ئاگای لە جوانێتی ئامادەکردنی بودجە نەبوو. لۆیە تەماشەی ئەگەر بودجەکە بکەین دەبینین جانبی فەنی تێیدا نییە و جانبی اقتصادی و سیاسەتی مالی و نەقدی تێیدا زۆر بزرە بەداخەوە تەنها ویستویانە بودجەیەکی زەبەلاح دروستکەن لۆی بڵێن ئێمە خەڵکێکی زۆرمان تەعین کرد کە نزیکەی زیاتر لە 1 ملیۆن کەس بە گوێرەی ئەو بودجەیە تەعین دەکرێت دادەمەزرێن و هەروەها لۆی بڵێن ئێمە پرۆژەی زۆر دەکەین لە عێراق بەڵام بەداخەوە نازانن کە قڕیان بەسەری عێراق کردیا ڕاستە ئەو بودجەیە ممکنە لە ساڵی 2023 بڕوات لەبەرەوەی عێراق بڕە پارەیەکی لەبەردەستە بەڵام ئایا لە ساڵانی تر خاسەتەن ئەگەر نرخی نەوت بێتە خوارێ وەزعێکی اقتصادی زۆر خراپ لە عێراق دروست دەکات و بە تەسەووری بن عێراق تووشی ئیشکالاتی یەکجار زۆر دەبیت و ممکنە بگاتە ئەوەی کە عێراق نەتوانی لە ساڵانی داهاتوو ئەگەر تۆزێک نرخی نەوت بێتە خوارێ موچەی خەڵک بدات. دوایی دێنە سەری لۆ ئەو وەزع باشە بەس کاکتۆر وەکو خوێندنەوەی یەکەم دوای ئەمە بەڵێ بەڵێ مەسەلەی تەبان دوای ئەوەی کە بەحەقەت لە ئەنجومەنی وەزیران بە شێوەیەکی وا تاوتوێ نەکرا جاران ئەو کاتانی کە ئێمە لە بەغدا بووین جاری وا هەبوو هەفتەیەک دەڕۆژ دەمایەوە لە ئەنجومەنی وەزیران و دوو جار عرض دەکرا و زیرە بەڕێزەکان هەر یەک ملاحەزاتێکی یەکجار زۆری هەبوو بەڵام ئەو جارەوە پێدەچی هەر پاڵیان پێوە ناو بە یەک جەلسە و بەبێ ئەوەی زۆربەی وەزیرەکان ئەسڵەن ئاگاداری بن مسادقە کرا لە ئەنجومەنی وەزیران ناردرایە پەرلەمان بە تەسەووری من حتا ڕیاسەی پەرلەمان زۆر مقتنع نەبوون بە مەسەلەی بەو بودجەیە ینی بەو وەزعی کە هەیە ئەوە تەسەووڕە ئەوە معلومات نییە ئەوانەی تر کە قسە دەکەم معلوماتە بەڵام ئەوە تەسەووری منە لۆیش تەماشەی کە لە سەرۆکایەتی پەرلەمان تاخیر بوو بە حەقات زیاتر لە 2 هەفتەیە زیاترە کە گەیشتی تا سەرۆکایەتی پەرلەمان بەڵام ئێستا دراوەتە لیژنەی دارایی لۆی ملاحەزاتی خۆیان لەسەری بنووسن و خوێندنەوەی یەکەمی لۆ بکرێت لەو هەفتەیە طبعاً بەنسبەت ئەو بودجەیە بە حەقات لەبەر ئەوەی ئیشکالاتی زۆری تێدایە ممکنیشە لە پەرلەمان مناقەشاتی زۆر هەڵگری ئیلا لە حالەتە کە گەرهات و پەرلەمانیش وەکو ئەنجومەنی وەزیران خۆیان بێدەنگ بکەن و وەکوت لە سیاسیەکان لە بینی خۆیان ئیتیفاقێک بکەن بە شکلێک لۆی بودجەکە بە زووی تێپەڕێ و بەو شکلی کە هەیە تێپەڕی بەڵام بە تەوەقوعی من بەو شکلی کە هەیە تێناپەڕیت لەبەرەوەی مەجموعەیەک ئیشکالاتی تێدایە لەبەرەوەی بودجەکە هەروەکو باسم کرد بودجەیەکی زەبەلاحە ناکرێت و لە 128 تریلیۆن لە ساڵی 2021 بودجەکەت بکەیە 198 تریلیۆن تقریبا لە ساڵی 2023 یعنی 70 تریلیۆن لە بودجەیەک زیاد بکرێشتی وانە خاڵی دووەم کە مشکلەیەکی یەکجار گەورەیە لە بودجە هەیە عەجز
63 تریلیۆن دینارە. ئەگەر تەماشای عەجز بکەین دەبینین عەجز لە جانبی ئیستیسماری زۆرترە لۆ یەکەمین جارە کە عەجز جوزئی تەشغیلیش بگریتەوە لە بودجە، یعنی ئەوە کاریسەیە تەواان شتیوانە بۆ پێشتر. چکە عادەتەن عەجز بە شکلێک دەبی کە ممکنە لە جوزئی ئیستیسماری جوزئەکیش تەختیە بکرێ بەڵام جوزئێکی دەبیتە عەجز. بەس ئەو جارە ئەگەر تەماشای ئەو بودجەیە بکەین دەبینین عەجزەکە 63 تریلیۆنە، جانبی ئیستیسماری 49 تریلیۆنە، کەواتە 14 تریلیۆنیش عەجز چوویتە چێ؟ موازنەی تەشغیلی، کە ئەوە کاریسەیە و ممکنە کاریسە لە عێراق دروست بکات. هەڵەیەکی گەورەیە بە حەقەت کە برادەران کردویانە، بەڵام هەروەکو گوتم جانبی علمی لەو بودجەیە زۆر دیار نییە. باشە ئەوە دیسان کێشەیەکە بە تەسەووری من ئەگەر لە پەرلەمان خەڵکێکی لە بواری دارایی یان شارەزا لە بواری دارایی لە پەرلەمان بن، بە تەسەووری من پێشی ئەو مشکلەیەش دەگرن و چارەسەری دەکەن. باش ئەنجا بێزگە لەوانەی کە باسم کرد، مەبلەغی زۆر قەرزی تێدایە، مەبلەغی یەکزار زۆر. پڕکردنەوەی عەجزەکە تقریبان 3 چارێکی پڕکردنەوەی عەجزەکە ئێعتیمادی لەسەر 2 بڕگەیە. بڕگەیەکیان بریتە لەو بڕەپارەی کە ئێستا وەکو وەفر لە دەست وەزارەتی دارایی هەیە و لە وەزارەتەکان هەیە، و مەبلەغێکی گەورەش دانرایە کە دوایی قەرز لە بانکی مرکزی وەربژێت بە ڕێگای سەنەدات و چۆنیەتی تەبعاً ئیعادەی خەسمی سەنەدات. محافظی بانکی مرکزی فترەیەک پێش ئێستا باسی لەوە کرد کە ئێمە رازی نین لەسەر ئەوەی کە ئێوە 23 تریلیۆن دابنێن و بتانەوێت دوایی قەرز لە بانکی مرکزی وەرگن لە ڕێگای سەنەداتی خەزینەوە، و هیچ پرسێک بە ئێمە نەکراوە لە بانکی مرکزی و ئەوە ڕاست نییە. یعنی ئەوە یەکەمین ئاعتراز بوو کە لەسەر بودجە گوێمان لێبوو لەبەر پرسێکی عێراقی. خاڵی کە زۆر گرنگە کاکە حەکیم، 198 تریلیۆن دینار، کەواتە پێویستی بە کوتلەیەکی نەقدی یەکجار زۆر هەیە کە دەبێت لە بازار هەبیت. ئەو کوتلە نەقدیەی کە ئێستا لە بازار هەیە زۆر کەمترە لە پێداویستی پڕکردنەوەی بودجەیەک یان سەرفکردنی بودجەیەک بە مەبلەغی 198 تریلیۆن دینار. طبعا خۆی 197 تریلیۆن و چەند سەد ملیارێکە، بەڵام ئێمە نێزیکی دەکەینەوە ڕەقەمەکان. ئەنجا خودی بانکی مرکزی مشکلیان لێرەش هەیە. دەڵێ پێویستی بەوە دەکرد کە پرس بە بانکی مرکزی بکرێت، چونکە دەبوایە ئێمە موازنەی نەقدیمان هەبوایە لە بانکی مرکزی کە بزانین ئایا دەتوانین ئەو بڕەپارەیە ئەو کوتلە نەقدیە بخەینە بازار و لە بازار هەبیت لەوەی بتوانین نەفەقاتی با بڵێن بودجە ئەوەی کە لە بودجە هەیە پێی بکەن ئێوە مانگانە. ئەوە طبعاً مشکلەیەک دروست دەکات. مشکلەکەش لەوەیە کە دەبێ ئێستا بانکی مرکزی بە گوێرەی ئەو بودجە زەبەلاحە هەندێ پارەی تر ئیزدار بکات، ینی پارەی نوێ ئیزدار بکات. ئیزدارکردنی پارەی نوێ ینی جزئێک لە احتیاطی بانکی مرکزی دەکوژیت، چونکە دەکەویتە مقابلیەک. جەنابەت دەزانی موازنە هەیە لە بینی کوتلەی نەقدی کە لە بازار هەیە و لە بینی احتیاطی بانکی مرکزی، کەواتە جزءێک لەو احتیاطی دەکوژی دێتە خوارێ. ئەوە خاڵک. خاڵی دووەم، زیادبوونی کوتلەی نەقدی لە بازار دائما لە دنیا تەزەخم دروست دەکات، دەبیتە سەبەبی دروستکردنی تەزەخم، کەوا دیسان مشکلەیەکی گەورەیە و ممکنە خەڵکی فەقیر تێیدا زەرەرمەند ببن. ئەجا بە حەقەت کاک حەکیم گەلێک زۆرە، ینی هەموم لەسەر ئەو بودجەیە گەلێک زۆرە، بەڵام ئەمن مەحاوەرە دەکەم تەنها خاڵە مهمەکان بخەمە بەردەستی جەنابەت. خاڵی تری خلافی کە هەیە ئەو حسەی کە لەو هەرێمی کوردستاندا درایە. ئەوە خاڵێکی خلافیە لەبەر 2 سەبەب. ئەوەلاً زوڵمێکی زۆر لە هەرێمی کوردستان کرایە لە بودجەیەکی 198 تریلیۆنی. حسەی حەقیقی هەرێمی کوردستان طبعاً ڕاستە ئەوان نووسیتیان 16 تریلیۆن و 400 و قسوور ملیار، یعنی 16 تریلیۆن و نیو. بەڵام 16 تریلیۆن نیوەکە هەمووی حسەی حەقیقی نییە، بەڵکو تریلیۆنێک و نیوی کولفەی ئجووری
ئەو بۆریە نەوتەیە کە نەوتی هەرێمی کوردستان و نەوت و کەرکوچی پێدەچیتە تورکیا واتە کولفەی نەقلی نەوتی خاوە تریلیۆنێک و نیو ئیدەن چەند لۆ هەرێمی کوردستان دەبینیتەوە 15 تریلیۆن کاکە حەکیم هەر خۆت تەماشەی کە لە بودجەیەکی زەبەلاحی وەکو 1970 تریلیۆن ئێمە کاتی خۆی ئاخر بودجە کە لەگە کوردستان تەعاملمان پێی کردی ساڵی 2013 ئێمە لە بودجەیەکی 118 تریلیۆنی 14 تریلیۆن و 800 میلیارد دینارمان بە فعلی لۆ هەرێمی کوردستان ناردیە یان نزیکی 15 تریلیۆن لە 118 تریلیۆن ئێستا لە نزیکی 200 تریلیۆن حسەی هەرێمی کوردستان هەمان شتە کەواتە زوڵمی زۆر لە ناو با بڵێن بنوودەکان لە هەرێمی کوردستان کرایە بەداخەوە برادەرانی ئێمە دەبوایە منتەبه بن لۆ ئەو زوڵمانەی کە لە هەرێم کرایەوە ئاگادار بن و قسەی ئەوەی لەسەر بکەن نانی مەسەلەن یەک لەوانە کاکە ئەم تەنها یەک میسال دەدەمێ لۆ ئەوەی زۆر قسەی لەسەر نەکەین و وەخت هەبی لۆ مەسائلی تر یەک لەوانەی کە با بڵێن قەرزی دەرەکی قەرز کە دەکرێت لۆ مەشاریع زیاتر لە 9 میلیارد دۆلارە ینی نزیکەی 12 تریلیۆن دینارە باشە لە 12 تریلیۆن دینار تەنها حسەی هەرێمی کوردستان ئەگەر تەماشەی بکەی ینی ئەوەندە کەمە کە ناکا 1 لە 1.1 لە 100 یا 2 لە 100 لۆ هەرێمی کوردستان باشە قەیدی ناکە ئەو حسەتان لۆ هەرێمی کوردستاندانە بەڵام نەدەبوایە ئەو 12 تریلیۆنە لە ئیجمالی نەفەقات کەم کەیەوە ئەنجا بێ حەسەی هەرێمی کوردستان دروستکەی مادام ئەوە قەرزە لی گەڕێ هەر قەرزەی بابستە وەزارەتی خۆی لۆی هەرێمی کوردستان بتوانی 12.67ەکەی لەو پارانە وەرگری تەعویز بکاتەوە لە پارەی تر ئەوە وەکو یەک میسالی بەسیتم لۆتینە باشە کاک تۆر بەڵێ ئەنجا ئەو ئیشکالەی تر کە هەیە بە حەقات مەسەلەی بەداخەوە ئەو تەوان بودجەکە پێشی قەراری دادگای نێودەوڵەتی پاریس ئامادەکرایە بەڵام لەوە دەچی کە عێراقیەکان معلوماتی تەواویان هەبووە کە قەرارێک لە دادگای ناوژیوانی پاریس دەردەچی لە مەسلحەتی ئەوان لۆیە ئەگەر تەماشەی بکەی لە بودجە چی کردیا مەبلەغێک بە حدودی 2 تریلیۆن و نیوی دانایە ئەوە بە جودا تەبعاً دەستحەقی ئەو کۆمپانیا نەوتانەی کە لە هەرێمی کوردستان ئیش دەکەن ئەو پارەیە نادرێتە هەرێمی کوردستان بەڵکو ئەو پارەیە خۆیان مباشر سەرفی دەکەن لە ئەو شەریکاتانەی کە لە هەرێمی کوردستان ئیش دەکەن بەڵام ئایا ئەو پارەیە کە دانرایە بەشی ئەو دەستحەقە دەکات چکاماگەر بگەڕێنەوە لۆ دەستحەقەکان دەبینین دەستحەقی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان یەکجار زۆرترە لەو بڕە پارەیە کە دانرایە لێرەش مشکلەیەک دروست دەبی ئەنجا هاتینە دەڵێ هەرێمی کوردستان دەبی على الأقل لە بودجە تەبان مادەی 13 و مادەی 14 کاکە حەکیم بە تەواوی دەست و پێی هەرێمی کوردستانیان بەستیتەوە بەڵام هەروەکو باسم کرد بەداخەوە برادەرانی مە لێی دوور بوونە عێراقیەکان لێی نێزیک بوونە لەو قەرارەی کە لە دادگای با بڵێن ئەوەی پاریس دەرچووە دەردەچیتیانی مستەقبەلن لۆیە لەوێ تەواو بە شکلێک دایان ڕێشتیا یەکەم شت دەڵێ دەبێ هەرێمی کوردستان نابێ کەمتر یعنی على الأقل دەبی ما لا يقل عن 400,000 بەرمیل ڕۆژانە بنێریتە دەرەوە کەواتە باس لە هەموو نەوتی هەرێمی کوردستان دەکات چونکە دەڵێ ما لا يقل عن 400 ئێمە لە بودجەکانی تر ئەگەر بە فکرت بێ کاکە حەکیم 250,000 بەرمیل بوو خاڵی دووەم دەڵێ ئەو با بڵێن نەوتە کاتێک کە هەناردەی دەرەوە دەکرێت دەبێ حسابێکی یەک حساب بکرێتەوە فقط و پارەی ئیراداتی ئەو نەوتە بچیتە ئەو حسابە باشە و ئەو هەناردەکردنە و ئەو حسابە هەمووی دەبێ لەلایەن وەزارەتی نەوتی عێراقی و لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکان و لەلایەن دیوانی ڕقابەی مالی ئیتیحادی بە تەنسیق لەگەڵ دیوانی ڕقابەی مالی هەرێمی کوردستان بە دواچوونی لۆ بکرێت واتە دەبێ هەردوو وەزارەت ئاگاداری هەموو شتێک بن ئەنجا هەردوو دیوانیش دەبێ بە تەواوی ڕقابە بخەنە سەر ئەو حسابە ئەنجا دواتر دەڵێ ئەو پارەی کە دەچیتە ئەو حسابە دەفتەریەن دەکرێتە ئیراد لۆ خەزینەی عامەی دەوڵەت واتە لۆ خەزینەی
مرکزی بەڵام پارەکە لە ناو حسابەکە دەمێنیتەوە بەس وەکو ئیراد لۆ خەزینەی مرکزی حساب دەکرێت چونکە ئەوان مسبقاً باسییان لەوە کردیە لە ئیرادات لە جانبی ئیرادات دەڵێ عێراق 3,500,000 بەرمیل ڕۆژانە دەنێریتە دەرەوە بزمنیها یعنی لە زمنی ئەو 3,500 400,000 بەرمیلی هەرێمی کوردستانە کەواتە مسبقاً ئیرادەکەی لۆ خۆی بردیە باشە ئەنجا بەس ئەگەر تەواوی بکەم لەوەی زۆر ڕوون بیر وەزعەکە ئەنجا دواتر باس لەوە دەکات کە دوای ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێ ئیراداتی سیادی بە گوێرەی قانونی ئیدارەی مالی تەسلیم بە خەزێنەی دەوڵەت بکاتەوە دوای هەموو ئەوانە دەڵێ ئینجا حکوومەتی عێراق حسەی مانگانەی هەرێمی کوردستان چەندە دەینێریت لۆ هەرێمی کوردستان طبعاً بەڵام ناردنەکە چۆن دەوی بە مقاسە یعنی زۆر کەس باس لەوە دەکات کە ئەو حسابەی کە باسمان کرد پارەی نەوتی دەستەناو دواتر دەسەڵاتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە یان هەر یەکێک تەخویل بکات لەوەی تحریکی ئەو پارەیە بکات بەڵام تحریکی ئەو پارەیەکەی دەکرێت تەماشای کە دوای ئەوەی کە حسەی هەرێمی کوردستان لە بەغدا حساب دەکرێت مانگانە چەندە ئەنجا مقاسە دەکرێت لەگەڵ ئەو پارەی کە لە ناو ئەو حسابەیە لێی کەم دەکرێت ئەنجانی ئیراداتی سیادی لێکەم دەکرێتەوە بە گوێرەی قانونی ئیدارەی مالی ئەگەر ئەو دەڵێ ئەو دوانە ئەنجا لۆ خۆت بڕۆ سەرفی بکە ئەگەر مەبلەغێک لە بەغدا مایەوە دواتر ئەوان لۆ هەرێمی کوردستانی دەنێرن لۆ ئەوی هەرێمی کوردستان ئەو فەرقەی کە لە بینی ئەو دوو حسابە و لە بینی حسەی خۆی هەیە پڕ بکرێتەوە باشە ئێستا دوای دەرچوونی قەراری باوڵێ دادگای نێوژیوانی پاریس وەزعەکە گۆڕا کەواتە بە تەسەووری من لە پەرلەمانیش ینی وەزعەکە لە جانبی مالی هیچ مشکلەی نییە تەواو حلول مەحلولە بەڵام یەک مشکلەی دەمینی لە بە گوێرەی ئەو ئیتیفاقی کە ئەو یەک دوو ڕۆژە قەرارە بکرێت و ئەو دانوستانانەی کە کرانە لەسەر مەسەلەی نەوت ئەویش ئەوەیە کە لەمە دووە نەوتی هەرێمی کوردستان کۆمپانیای سۆمۆ واتە شەریکەت تەسویق النەفت العێراقیە ئەو دەیفرۆشیت هەرێمی کوردستان نایفرۆشیت ئەوان دەیفرۆشن ئەنجا لێرە ممکنە ئیشکالێکی تر لۆ بودجە دروست ببی و تعدیلك لەسەر بودجە بکرێ لەو مەسەلەیە باشە کاکتۆر ئەوەی کە پشکێرێ کە دیاری کراوە لە خشتەکاندا بۆ نمونە دەڵێ 13 تریلیۆن و 428 میلیارد بودجەی تەشغیلیە 2 تریلیۆن و بڵین 780 وەبەرهێنانە خەرجینە و 2 تریلیۆن و 448 خەرجی حاکیمەش باسی تریلیۆنێک دەکات یعنی بە هەمویان دەکاتە 90 تریلیۆنێک بڵین کۆی ئەوەی کە ئەگەر خەرجی کۆمپانیەکانشی حسابێ تەماشای کە کاک حەکیم ئێمە نابێ ئێستا وحساب بەڵێ بە کۆی گشتی ممکنە نزیکی 90 تریلیۆن ببی بەڵام ئێمە نابێ وحساوی بکەین ئێمە دەبێ وحساوی بکەین چەندی دەگاتە دەستی هەرێمی کوردستان باش سیرکە چەندی لۆ خەڵکی هەرێمی کوردستان سەرف دەکرێت ئەوە مهمە طبعا ئەگەر تەماشای خشتەکە بکەیت جەنابەت دەزانی تقریبا لە حدودی 15 تریلیۆنێکە دواتر هاتی ئەو قەرزەی ئەو 60 قسوور ملیارەی کە لە قەرزەکان وەرگیرایە ئیزافەی کردیا و دواتر هاتیە تریلیۆنێک و تقریبا با بڵێن نیو ئەمن ڕقەمەکان بە تەقریبی دەڵێم ئەوەش کولفەی ئینتاج نەفت الخام لە ئیقلیم کوردستان ئەوە نادرێتە هەرێمی کوردستان ئەو تریلیۆن و نیوەکە ئەوە دەدرێتە ئەو بۆڕی نەوتەی ینی پارەی ینی ئێمە دەبێ ئەسانی چێ دەبێ حیلە لە خۆمان نەکەین بڵێن بودجەی هەرێمی کوردستان 90 تریلیۆنە و حیلە لە خۆکردنە چاوت لێبی ئێمە دەبێ فعلەن ئەو پارانە حساب بکەین کە دەگاتە دەستی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەو تریلیۆن و نیوە کە دەبیتە 16 تریلیۆن و نیو ئەگەر تەماشای بکەی لە جەدوەلەکە بە هەمووی 16 تریلیۆن و نیو دەکات لەو 16 تریلیۆن و نیوە تریلیۆن و نیوێکی ئجووری ئەو بۆڕیەیە کەواتە ئەوە لۆ خەڵکی هەرێمی کوردستان نییە ئەوە لۆکرەی ئەو بۆڕیەیە مادام ئێستا وەزارەتی نەوتی عێراق یان شەریکەی سۆمۆ عەفوان نەوتی هەرێمی کوردستان دەفرۆشی کەواتە ئەو پارەش لەلایەنە خۆیانەوە مباشەرەتەن دەدرێتە ئجووری ئەو نەقلە باشە کەواتەوە ناگاتە دەستی خەڵکی هەرێمی کوردستان ئەوە لۆ بۆڕیە نەوتەکەیە بەڵام 2 تریلیۆن و 400 شتێک ملیاریان دانایە با بڵێن لە حدودی 2 تریلیۆن و نیو
كلفەی ئینتاجی نەفتی خام في إقليم کوردستان ئەوەیان نەخستۆتە سەر حسابی هەرێمی کوردستان لۆ چونکە سۆمۆ خۆی نەوتەکە دەفرۆشی کەواتە خۆشی دەبی دەستحەقی ئەو شەریکە نەوتیانە بدات کە لە هەرێمی کوردستان ئیش دەکەن کەواتە ئەو 2 تریلیۆن و نیوەش نایێتە دەست با بڵێن لۆ خەرچی کوردستان سەرف ناکرێت لەما لۆ شەریکە نەوتیەکان ئەوەی کە بە حەقیقی لۆ خەڵکی کوردستان سەرف دەکرێت 15 تریلیۆنە کاکە ئەوەی ڕاستە لە نەفقاتی حاکیمەش تریلیۆنێک و شتێکمان هەیە بەڵام ئەویش پارە نییە جەنابەت دەزانی دەرمانە ئازوقەیە ینی خۆراک ئەوەی خۆراک مەسائلی کارەبا و ئەحسا و گەنم و جوتیاران و ئەو شتانەیە کەواتە ئەوەش بە حەقیقی ناگاتە دەستی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان وەکو پارەکە وئیلا ئەگەر کولەن حساب بکەی بەڵێ لە حدودی 90 تریلیۆن دەکات بەڵام 15 تریلیۆنەکە حەقیقیە کە لۆ خەڵکی هەرێمی کوردستان بەس کاکتۆر بڵین نیوەی داهاتی گومرگیش خاڵەسنوورەکانیش بۆ هەرێمە لەگەڵ باجوور و سومات بە تەواوەتی لە ناوخۆ وایە؟ کاکتۆر گوێت لێمەیە؟ کاکتۆر گوێت لە پرسیارەکە ئێمە بوو؟ بەڵێ دیارە دەنگی ئێمە ناگات بە کاک دکتۆر دیارە پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2023 و 24 و 25 کە گەیشتۆتە پەرلەمانی عێراق ماوەی زیاتر لە 2 هەفتەیە گەیشتۆتە پەرلەمانی عێراق ئەمڕۆ کۆبوونەوەی لیژنەی دارایی بووە لەگەڵ وەزیری دارایی عێراق تەیب سامی و وا بڕیارە چوارشەممە پەرلەمانی عێراق خوێنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای بودجە بکات لە خوێنەوەی یەکەمدا تەنها دواتر دەدرێت بە لیژنەی دارایی دواتر لیژنەی دارایی راپۆرتی لەسەر ئامادە دەکات بە پێ و دەسەڵاتانەی کە پەرلەمان هەیەی پەرلەمان دەتوانێت کۆی بودجەکە وەکو بودجەکە کەم کاتەوە پێشتریش لە ساڵی 2021 کۆی بوو ئەو بودجەی کە خەمڵێنرا بۆ حکومەت نردووی 163 تریلیۆن بوو بەڵام دوجار لە پەرلەمانی عێراق کرا بە 129 تریلیۆن پەرلەمان دەسەڵاتی کەمکردنەوەی ئەو بڕێی هەیە وەکو بڕەکە کە کەمی کاتەوە هەروە دەسەڵاتی ئەوەیە کە پارە لە بابێکەوە بگوازێتەوە بۆ بابێکی دیکە بەڵام دەسەڵاتی زیادکردنی بودجەی نییە ئەندامانی لیژنەی دارایی و بە تایبەتی معین کازمی ئەندامی لیژنەی دارایی باسی لەوە کردووە بەلانی کەم پێویستیان بە 45 ڕۆژ دەبێت بۆی کە یاسای بودجە لە پەرلەمانی عێراق پەسەند بکرێت دیارە پشتگیریمیش بوو دکتۆر فازنەبی ئاماژەی پێکرد لە چەند مادەی 13 پرۆژە یاسای بودجە عێراق دیاری کراوە کە وابەستێ بە کۆمەڵێک شت لەوانە پاکتاوکردنی حیساباتی نێوان هەرێم و بەغداد لە ساڵی 2004 تاوەکو 2023 هەروە نردنی بەلانی کەمەوە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە جگەلەوەش دەبێت نیوەی داهاتی خەڵەسنووریەکان بگەڕێتەوە بۆ بەغداد و لە هەمان کاتیشە دەبێت دواتر بڵێن وەزارەتی دارایی عێراق ئەو پشکێرێم دەنێرێت جگەلەوەش حسابێک بۆ نەوتیارێم دروست دەکرێت کە لە ژێر سەرپەرشتی سەرۆکوەزیرانی عێراقدا دەبێت کاک دکتۆر ببوورە لەوێ وەستان کە باسیەوەمان کرد ئەوەی کە بەڕێ زووتت بە حەقیقی دەگاتە دەست وەزارەتی دارایی لە عێراقەوە 15 تریلیۆن دینار دەبێت بەس بڵین نیوەی داهاتی خەڵەسنووریەکان لە ناوخۆی هەرێم لەگەڵ باجوور و سوماتی ئەوش بە تاوایی بۆ حکومەتی هەرێم دەبێت؟ بەڵێ بە گوێرەی قانونی ئیدارەی مالی دەبێت بە گوێرەی ئەو قانونی کە لە بابڵی قانونی مسودەی یاسای بودجە بەڵێ دەڵێ دەبێ هەموو ئیراداتی سیادی بە گوێرەی قانونی ئیدارەی مالی تەسلیمی بەغدا بکرێتەوە واتە شەرنیە تو پارەکە تەسلیم کەیەوە بەڵام مەبلەغەکە ڕقەمیان تەسلیم دەبی دوایی لە حەسەی تو کەمی دەکاتەوە ئەو باشە بەس فەرموویان بەڵێ مەسەلەن ئێستا ئەگەر برین 15 تریلیۆنە مەسەلەن مانگانە دەکات تریلیۆنێک و 250 ملیار وایە ئەو حسابی نەوتەکە دەکات بای چەند فرۆشایە بڵێن نەوتەکە مەسەلەن بای 900 ملیار بووە باشە ئەجا دوایی ئیراداتەکەی تریش داخلی حسابەکات
با بڵێن 200 میلیارد بووە ئەوە بووە چەند تریلیۆنێک و 100 میلیارد ئەتوو حسەت لە بەغدا چەندە تریلیۆنێک و 250 دەڵێ ئەو تریلیۆن و 100 لای خۆت سەرفیکە ئەوەش 150 میلیاری ئیزافی تەکمیلەی حسەکەت ئەوها دەبیت ینی حەلە حسابەکە بەو شکلە هەر مەقاسەی جارانە کاگتۆر ئێستا بۆ نمونە ئەو حساب بانکەی کە دروست دەکرێت نەوتی هەرێم هەمووی بڵێن داهاتەکە لەژێر سەرپەرشتی عێراق دەستێ و هەرێم داهاتەکە وەردەگرێت دەگەڵ داهاتی ناوخۆش دوای مەقاسە دەگرێت چەند کەم بوو بۆ هەرێم دەنێرن ئاوایە بەڵێ بەڵێ بزۆبت بەو شکلەیە بەێ باشە بەس ئەوەی کە بەرە زووتت کێشەی بۆ دروست نابێت لە مادەم ئێستا بڕیارەکە دەرچووە بڕیاری دادگەی بژوانی پاریس ئەو بەرگانەی کە تایبەتن بە هەرێم لەناو پرۆژه یاسای بودجە لەناو پەرلەمانی عێراق کێشەی بۆ دروست نابێت ئەوەی کە دەڵێ بۆ نمونە حسابێک دروست بکرێ هەرێم دەسەڵاتی خەرجکردنیە بێ کێشەی بۆ ئەو بەندانەی بودجە دروست نابێت بە تەسەووری من فقط لۆ یەکێک لە بەندەکان دروست دەبی چونکە ئەوانەی تر هەمووی ئیشکالی نییە بەڵام لۆ یەکێک لە بەندەکان دروست دەبی کاتێککە دەڵێ هەرێمی کوردستان بۆ هەیە 400,000 بەرمیل على الأقل ینی المالایەقل عن 400,000 بەرمیل ڕۆژانە بفرۆشیت بە تەسەووری من ئەوەی فقط ئەوە مشکلی لۆ دروست دەبی دەیگۆڕن دەڵێن دەبێ نەوتی هەرێمی کوردستان چەندە لە ڕێگای شەریکەی سۆمەوە بفرۆشێت چونکە ئێستا عێراق پێداگرێت لەسەرەوەی کە دەبێ لە ڕێگای شەریکەی سۆمەوە بفرۆشێت و خۆشتان دەزانن ئەوڕۆ کۆبوونەوەیکی گەورە بووە لە بەغدا لە بینی هەردوو وەفد و هەندێک لە شەریکاتی کە نەوتی هەرێمی کوردستان دەکڕن لە دەرەوە نەک ئەوانەی لێرە ئینتاز دەکەن نا ئەوانەی نەوتی هەرێمی کوردستان دەکڕن و عێراق لەسەرەوە مسڕە کە دەبێ ئەو شەریکاتانە لەمە دووە عەقدەکەیان لەگەڵ شەریکەی سۆمۆ بیت و عێراق بە شروعی خۆی دەفرۆشیت نەک بە شروعی کە پێشتر چۆن مەسەن لە هەرێمی کوردستان فرۆشرایە لەمە دوا بە شروعی خۆی دەفرۆشیت دواتە ئەو عەقدانە دەبێ بگۆڕێن بە عەقدی نوێ لە بینی ئەو شەریکاتانەی کە نەوتی هەرێمی کوردستانیان دەکڕی لەگەڵ شەریکەی سۆمۆ باشە بەس داهاتەکە زیاد دەبێ کاگتۆرەگەر سۆمۆ بیفرۆشێ وایە چونکە پێشتر باز دەوەکە کە 300 دلار هەرێم لە خوار سۆمۆ فرۆشتێتی بۆ نمونە مانگی دوو سۆمۆ بە 75 فرۆشتویەتی هەرێم بە 63 دلار فرۆشتویەتی داهات زیاد دەکا بۆ هۆیەوە داهاتی نەوتێرێم بەڵێ داهات زیاد دەکا بەڵام داهاتەکە تەسیر لە حسەی هەرێمی کوردستان ناکە حسەی هەرێمی کوردستان لە بودجە سابتە ئەو داهاتە هەرچەند زیاد بکە مشکلە ینی با بڵێن لۆ هەرێمی کوردستان نییە بەداخەوە مەسەلەن ئەم تازە باسم کرد ئەگەر جاران مەسەلەن پارەکە 600 میلیۆن دۆلاری دەکرد ئێستا ممکنە 650 میلیۆن دۆلار بکە بەڵام ئەو 50 میلیۆن دۆلارە لۆ هەرێمی کوردستانی ئەویش لە حسەی هەرێمی کوردستان دێتە خوارێلەوەی ئەو حسەی کە لە بەغدا هەیەی واتە زیادەکە هەر لۆ بەغدایە لۆ خەزێنەی گشتیە بەڵام مقاسەکە دەکرێت لەگە هەرێمی کوردستان فقط ئەوەیە باشە بەس کاکتۆر ئەم ئەگەر 15 تریلیۆنەکەش بێت موچە پێویستی لە بینی 910 بۆ 900 میلیارە ئەو کات ئەگەر بە باشی دارە بدرێت بەشی موچە و خزمەت گوزاریش ناکات لەگەڵ داهاتی ناوخۆ و نیوەی داهاتی گومرک بەڵێ بە تەسەووری من ئینشاءالله ئەو کێشانە لە مستەقبەل دروست نابن چکە ئەگەر بە ژێرەی ئەو حساباتی کە ئێستا هەیە ئەگەر دەستی لێ نەدرێها لە بودجە بەو ژێرەی ئەو حساباتی کە ئێستا هەیە مانگانە تریلیۆنە 250 میلیارد دینار ئەوە حەقیقیەکەیە ها ئەوەی کە فعلەن دێت شتی تری شەیەوەی باسمان کرد و زۆربەی مەسروفاتی شەریکاتی نەفتی ئیتر لە کۆڵ هەرێمی کوردستان دەبیتەوە واتە کولفەی ئینتاج ئەو دەستحەقی شەریکات بەغدا دەیدات کولفەی نەقل دیسان ئەوەش بەغدا دەیدات کەواتە ئەو تریلیۆن 250 لەگەڵ ئەوەی تر بە تەسەووری من بەڵێ ممکنە کێشە لە هەرێمی کوردستان نەمینیت لە مەسەلەی موچە بەڵام کێشەیەک هەیە لە هەرێمی کوردستان کێشەی ئەو قەرزانەیە کە بەداخەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانن ئەو قەرزانە چۆن دەدرێنەوە لەو پارەیە ئەوە مەوزوعێکی ترە دەبێ برادرانیمە بە جوانی دراسی بکەن لەوەی بزانن ئەو قەرزانەی کە لەسەر هەرێمی کوردستانە چۆن لەو پارەیە دەدرێتەوە بە شکلێک کە تەسیر لەسەر موچەی مۆچەخۆران و لەسەر خەدەماتی ڕئیسی نەکات. باشە کاکتۆر پێنج قوڵێکێکمانەوە چەند پرسیارێکتر بە کورتی بێسپاس دەکەم. یانی ئێستا ئەو قەرزانە کە باسی هەندێکیان باسی 3 میلیارد دلار دەکەن دەبێت حکوومەت هێرم خۆی بیداتەوە هەندێک باسی 6 میلیارد نازەم 3 میلیارد بە جۆرەی یاسای بودجە ڕەشنووسی یاسای بودجە بەڵێ هیچ پارەیەک بەرەپارەیەک لۆ قەرزەکانی سەر هەرێمی کوردستان دانەندرایە واتە کە دانەندرێت لە بودجەی ئیتیحادی
ئیدەن دەبێ حکوومەتی هەرێم خۆی بیداتەوە. ئەی هەرێم دەبێت لە مەودای یاسای بودجەشیە بێ کاگدکتۆر دیوانی چاودێری دارایی مراقبەیە و داهاتە دەکات کە دێت هەرێم؟ بەڵێ بەتەکید لە مەودوا هەرێم دەتوانی یاسای بودجەی هەبیت لەبەرەوەی حسەکەی سابتە لە بەغدایی تر مشکلەی تێدا نیە وە کوزاران نییە بڵێ نازانین چەند لۆمان دەویان کو دەبی و کونابی ئەو شتە نابیت و لەبەرەوەی دیوانی چاودێری عێراقیش تەوان چاودێری مەسروفاتەکان موازنی مراجعە دەبێ فەسلیەن لە هەرێمەوە لۆ بەغدا بڕوات کەواتە دەبێ هەرێمی کوردستانیش بودجەیەکی هەبیت و ئینشاءڵڵا دەشی بیت بە تەسەووری من مشکلەیەکی گەورە نییە مەسەلەی بودجە مادام پارەکان دیارن مادام حسەکان دیارن. باشە بەس کاکتۆر ئەو ڕاگررتنی نەوتە دەکرێت وەکو دەرفەتێک هەرێم بەکاری بێنێت هەم بۆ هەموارکردنەوەی گرێبەستەکان هەم بۆی کە نەوتێرێمی ژۆک و هاوشێوی نەوتی عێراق بفرۆشتێت دەرفەتێکە دەکرێت وەکو دەرفەتێک بۆ ڕاستکردنەوەی کەرتی نەوتێرێم بەکاربێنرێت. ئەزانی کاکە حەکیم بەڵێ چونکە تازە من باسم کرد وتم ئەو کۆمپانیایانی کە نەوتی هەرێمی کوردستانیان دەکڕی ئێستا عقدەکانیان دەگۆڕێت جاران عقدیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بوو لەمە دو عقدەکانیان لەگەڵ شەریکەی سۆمۆیە و شەریکەی سۆمۆ شروعی خۆی هەیە و بە ئاشکرا پێی ڕاگەیاندینە بەو شەریکاتانە ئێمە بە سعری خۆمان دەفرۆشین نەک بەو سعرەی کە لە هەرێمی کوردستانتان دەکڕی لۆیە بەتەکید عقدەکان گۆڕانکاری بەسەردادێت. ماوەسم لە ناوخۆشە لە ناوخۆی ئیدارەدانەکە لەگەڵ کۆمپانیەکان چکە لە ناوخۆش بۆ ئیدارەدانی کێڵگنەوتەکان کۆمپانیەکان پشکی زۆریان بردووە جاچ کۆمپانیای نەوتی بێ سکیوریتی بێ چکرەی بۆری بێ. بەڵێ ئەویش تەبان ئەوانیش پێداچوونەوەی پێدا دەکرێت بەڵام دواتر ئێستانە ئێستا جارێ بەس فرۆشتنەکە پێداچوونەوەی پێدا دەکرێت بەڵام وەزارەتی نەوتی عێراقی دەڵێت دەبێت بە هەموو شتەکان دواتر سەبر پێداچوونەوە بکەین هەروەکو بەڕێز ئەوڕۆ وابزانم بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق باسی کردیە کە هەرێمی کوردستان لە وەزعێکی خراپدا بووە لۆیە گرێبەستەکانی با بڵێن بە شکلێکی ڕێک و پێک نەکراینە یان مەسەن هەندێکی شکالاتیان تێدا هەیە پادەست حەقی زۆرتریان لێوەرگیرایە نەوتەکەیان بە کەمتر فرۆشرایەوە نیە لەبەرەوەی جەنابەت دەزانی هەرێمێکی نێمە حکوومەتێ دەوڵەت نین وانەی کە تەعامل لەگەڵ دەکەن بە تاکید شروعی خۆیان دەچەسپێنن ئەو لە قسەکانی ڕئیسی وزارای عێراقی دیار بوو کە دەڵێ ئێمە دەبێت پێداچوونەوە بە هەموو ئەو شتانە بکەین. بەڵێ بەس ئەو پشکەی کە دیاری کراوە لە یاسای بجە مادەکانی ئەوەی تێدا ینی تا پەسەندکردنی پرۆژه یاسای نەوت و غاز بێ بە تایبەتەوەی تایبەتە بە هەژمارێکی بانکی بۆ نەوتی هەرێم ئەی دواتر نەوتی هەرێم چی بەسەردەی؟ بەڵێ ئەو فەقەرەی تێدایە دەڵێ بەو شکلەیە دەڕۆین تا ئەو کاتەی کە یاسای نەوت و غاز پەسەند دەکرێت کە یاسای نەوت و غاز پەسەند کرا ئیتر ئەو یاسایە بەکاردینین ینی لە مەسەلەی فرۆشتنی نەوتی عێراق نەوتی هەرێم بەڵام ئیتر ئەو یاسایە تازە دەربچی دەرنەچی ئەو تەسیرە گەورەی نییە چونکە ئێستا عێراق مسڕە لەسەر ئەوەی کە دەبێ نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای سۆمەوە بفرۆشێت و عقودی نوێ بکرێت عقودەکان گۆڕانکاریان بەسەردا بێت. کاکە حەکیم ئێمە ئەمن زۆر لە مێژە وابزانم دووسێ مانگ پێش ئێستاش لەگەڵ جەنابەت باسم کرد گوتم ئەمە دەبی واز لە مەسەلەی یاسای نەوت و غاز بینین چونکە بەتەکید یاسایەکی نەوت و غاز دەرناسی کە لە مەسلحەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بی لەبەر ئەو دوو قەرارەی کە هەیە قەرارێکی ناوەخۆ قەراری مەحکەمەی ئیتیحادی و قەرارێکی دەرەکی قەراری دادگای ناوبژیوانی پاریس لۆیە بە تەسەووری من ئەمن دەمێکە گوتومە دەبێ واز لە مەسەلەی نەوت و غاز بینین و دەبێ ئێمە بگەڕینەوە لۆ هەندێک ئیتیفاقات لەگەڵ بەغدا لۆ ئەوەی بتوانین على الأقل هەندێ لە حقوقی هەرێمی کوردستان بگەڕینینەوە لۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو شتێکمان نەکەویتە دەست عێراق لە من وەرگرە کاکە حەکیمە من وابزانم لەوەتی قسە دەکەم هەموو قسەکانی من هاتیینە جێ ئەگەر بە فکرت بێ وایە ئەنجا ئێستاش دەڵێم باوەڕ بکە ئەگەر خوانە خواستە قانونی نەوت و غاز دەربچی بە شکلێک دەردەچی هەر زۆر خراپ دەبی وەزعی هەرێم خراپتر دەکا لۆیە لی گەڕین باشترە لەوە و من وەختی خۆش لە کاتی تەشکیلی حکوومەت دیسان لەگەڵ جەنابەت و لەگە زۆربەی تەلەڤیزیۆنەکان لە مقابلە گوتمە ئەو برادرانەی مەکە لە بەغدا بوون کاتێک ئیتیفاقیان کرد لەگەڵ بەغدا لۆ تەشکیلی تەحالوفی ئیدارەی دەوڵەت واتە ئەو حکوومەتە نەتیجەی ئەو تەحالوفە دروست بوو
دەبوایە زیاتر قوڵتر بچنە ناو مەسەلەکان ئەوها بەجێنەیە لە نێمە نەوت و غاز دەکەین و پێشمەرگەوا دەکەین و فلانوا دەکەین و فلانوا دەکەین لە ئاخیری عێراق هەمووی نووسەتی بە گوێرەی دەستور و من ئەو کاتیش گوتم عێراق مسبقاً دەستوری بە گوێرەی دڵی خۆی تەفسیر کردیە کەواتە تو لە هەموو ئەو شتانە زەرەر دەکەی. خاڵێکی تر زۆر گرنگە کاکە حەکیم برادرانی ئێمە ئەوانەی لە بەغدا گفتوگۆیان دەکرد بەداخەوە ئەوەندە مستعجل بوون لۆ هەندێک مەسائلی ممکنە شخصی یان شتی تر ئەوەندە عەجەلەیان کرد لە مەوزوعەکان. ئەو مەسەلەی دادگای پاریس ئەو مەسەلەی لە 2014ەوە لەسەر هەرێمی کوردستان هەیە. دەبوایە ئەو برادرانەی کە مەسئولن لە مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان چکەوانە متابعیشەکان دەکەن دەبوایە بە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ڕابگەینن یەکێک لە شروطەکانتان لە کاتی دروستکردنی تەحالوفی ئیدارەی دەوڵەت ئەوە بیت ئەو سکاڵایەتان لە محکەمەی پاریس سەحب بکەنەوە. ئەمن تعجب دەکەم ئەو برادرانەیمە لە 2014 تا ئێستا لۆ بێدەنگ بووینە لە کاتێک مەسەن کە ڕئیسی وزەڕای 2019 و ڕئیسی وزەڕای 2020 هەمویان برادری کورد بوونە لە مەسەلەی تەحالوفی دەوڵەت دیسان لۆ ئەو مەوزوعە غایب بوو لەلایەن سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان کەوە دەبوایە پێشی هەموو ئەو شەرتانەی کە باسییان دەکرد ئەگەر بە فکرت بێ کاکە حەکیم برادرانی ئێمە وانەی بەغدا دنیایان کردە شامی شەریف بە مەسەلەی کوردی ڕێبەهاریان هینا چۆکان ئێمە تەحالوفی دەوڵەتمان ئەوە کرد و وامان کردی وام باشە کاکە کا نەتیجەکەتان ئەوەیە نەتیجەکەتان کە قورتان بەسەری هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستاندا کرد ینی بەداخەوە دەبێ بە خۆمان دابچینەوە دەبێ بە هەڵەکانی خۆمان دابچینەوە لۆ ئەو مەسائلانە غایب بوو لێمان ینی لۆ بیرمان لێ نەکردەوە یان ئەو خەڵکانەی مەسئول بوون لەو مەلەفە لۆ بەبیر حکوومەتیان نەهینایەوە بە ئەوە یەکێک لە شەرتەکان بیت مەسەلەن ئەنجا بەداخەوە غەم زۆرن کاکە حەکیم ئینشاءالله ئومێدمان زۆرە بەڵکو لە مستەقبەل بە شکلێکی باشتر بیر بکەینەوە بتوانین با بڵێین سەروەری هەرێمی کوردستان بپارێزین کەەوە لە لای هەموو کوردێک ڕقەمیەکە ئەنجا دوایی مەساڵحی حکوومەتی هەرێمی کوردستان و مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستان بپارێزی. سوپاس دەکەم کاوی تۆر مادومان کردی سوپاسی ئامادەبوون دەکەین بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی زۆر سوپاس بۆی بینەرانی بڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.